جارشی زلفت ڕۆژگاوری ڕەش کردووە یان چەتری زوڵفت سێبەری لە تاو کردووە ئەیڕۆی زمانێک ئەمن لە عێراق بووم حەسەن زیرەک بە ڕەحمەت بێ غەرقی ڕەحمەت بێ لە زیندانی عێراق بوو شارێکی عێراقەیەتی بە نێوی کفری حەسەنم دی ئەمن حەسەنم ناسیەوە ئەو متاسفانە منی نەدی بوو کتم کوڕەکەی پورامین ئەتۆ بۆچی دەڕۆی بۆچی لە من ناپرسی بۆچی ئاورم لێ نادەی ئەویش تەمەشایەکی کردم ئاوڕێکی لێدام کوتی ئەخت نخۆ من نادناسم نازانم کێ کوتم تۆ من ناناسی براکە حاجی مینا براکە حاجی حوسێن کوتی تۆ هەموو فەک و فامیلی من دەناسی ئەتۆ کێی کوتم من سعدونی عەسکەریم پێ دەڵێن دایکی تۆ بابی تۆ هەموو کەسی تۆ لەگەڵ کەسی ئێمە وەک خزمە چونکە ئەوان خەڵکی ئێمە خەڵقی قەدیم خەڵکی قەرەموسالیان و ئەوانە بووین ئەوانەش هەر خەڵکی قەرەموسالیان و ئەوانە بوون هەر نزیک خزمەتیشمان هەیە وەلی خزمەتیەکەمان دوور کەوتوتەوە لە حەسەن زیرەک ئەوەیە کە لەو ئاخرەیدا منیان نەدەناسیەوە بۆ خۆم دەستم کرد بە گۆرانی کوتن ئەویش دەستی کرد بە گریان لەگەڵ ئێمە لە زیندانیان کرد پێنج شەش ڕۆژێکم لەگەڵ بوو کتم ئەگەر خودای یاربێ یەکتر دەبینینەوە ئەگەر خوددا لێکیشی جودا کردینەوە خۆ بە زۆری من نییە ئەوە نیە لێک جودا دەبینەوە زندگیکی زۆر تاڵ و عەجەیب بووم گوزەرا کەسم نەبوو خۆ بەخێوم کە بۆ خۆم دەمایە کارم کردبایە ماڵم گرتبایە خۆم بەخێو کردبایە هەموو زندگی من بە سەنعەتەکانم منیان بەخێو کرد لەنە دایک و بابی من منیان بەخێو نەکردووە چوار پێنج ئاهەنگ زیاترم تەحویل نەداوە نە چوار پێنج ئاهەنگ زیاتریان پڕ نەکردەوە ئەویش هەر لەو ئاهەنگە وانەکانەی مەحەلی بۆ خۆیان کێشاوێنێتە سەر سەوت و وانە لیان پڕ کردێتەوە دووبارە دەنا نەوەڵڵا سعدونی عەسکەری ماوەی 45 ساڵ لە شیراز و ئیسفەهان بوو کەوشم دەدروی لە شیراز کەوشی چاک جارێک من جووتێکم کەوش دروی بۆ پیراستا ئوستانداری شیراز بوو کەوش دروێتیم لە پاش 18 ساڵم زەحمەت کێشا تەرکم کرد بووم بە نەقاش ساختمانی 5 مانگ ساڵێ من بێکار بووم وەڵا ئەویشم تەرک کرد مەجبور چوومە سەر شاگرد شۆفێری 18 ساڵی دیکە دووبارە شاگرد شۆفێریم کرد ئەلان پایەکی بەینەمەلەلم هەیە وەلی چونکە سنم تەواو بووە سەرمایەشم نییە ئیدی تاقەتی ئەو زۆرکارەنەم نەماوە ئەوە بەو حقوقی بازنشستگیەکی مختصەرێکیان 2,600,000 من هەوە وەردەگرم ئەلئانیش ئەوە ئێرە دەکڕم هەوێ دەفرۆشم ئەوێ دەکڕم ئەوێ دەفرۆشم بە خاتری ئەوەی کە پێی بەڕێ بچم دەنا من تاجر نیمە ئەوەندەی کە خۆم پێ ئیدارە بکەم جارێک لە کارخانەی کەوشی فیلی هەمەدان کارم دەکرد ڕژانە ژوورێ سەربازیان دەگرت وەڵامیش لە سنی 18 ساڵە 20 ساڵەکیدا بووم وەڵا چوومە نێو کۆمۆدەکەوە دەرگاکەم داخست وەڵا منیان نەدیەوە ئەو جەماعەتەی دیکە جەوانەکانیان هەموو گرت بردیانم بۆ سەربازی چونکە کارم دەزانی زۆریان عەلاقە بە من هەبوو زۆر ئاگایان لێم بوو دەیان بردم بۆ زەماوەند و شتەکەیان
جا بە زبانی تورکی و بە زبانی کوردی و بە زبانی فارسی بە هەر سێ زبانەکە ئەمن لەهجەم نییە ئەگە گۆرانی دەڵێم نازانێکە من تورکم پارسم کوردم چم ئەو نەوارانەیەکم لە من پڕکراوەتەوە دەنگەکەی منیان داناوە موسیقییەکیان لەگەڵ لێداوە میزانیان کردووە ئاغای ماملێ زۆری عەلاقە بە من هەبوو ئەگە دەهات بوو بۆکان دەینات بە دوومدا وەرە دوکانی عەلی خەندان ئەمنەوە لەوێم ماملێ هونەرپەرست بوو هونەرمەند بوو ماملێ زۆر ئینسانێکی موسیقیدان و ئینسانێکی ئاهەنگساز و بۆ خۆی ئاهەنگی ساز دەکرد بۆ خۆی ئاهەنگی دروست دەکرد زۆر ئینسانێکی محتەرەم بوو سەیدی لەسکەر یەک جار بە خزمەتیان گەیشتم هاتە بۆکان شەوێک هەمە حسێنی خاساپێ بە ڕەحمەت بێت دەنگی خۆش بوو وەسا محەممەدی خەیات دەنگی خۆش بوو ئەوانە گۆرانیان دەکوت ئەو سەیدی لەسکەریش هات بۆ قاوەخانەکەی هەمە حسێنی خاساپێ هێنایانە سەر حەوزی بۆکان حەوزە گەورەی بۆکان ئەو وەخت سەری نەگیرا بوو سەری ئاوەڵە بوو هەنایانە سەر ئەو وانەکە میکرۆفۆنشتیان لە تەرەف شارەبانیەوە هێنا دایان چەند نەوارێکی پڕ کردەوە عەلی خەندان و خانندەکانی دیکە ئەوانەی مەشهور بوون ئەبوو قەرەجۆزی و ئەوانە لە هەر جۆگایەک ئەمن لەوێ باە ئەوان چونکە بە سەبکی من گۆرانیان نەدەکوت ئەوان بە سەبکی زەماوەند و هەڵپەڕین و هەڵپەرچێ گۆرانیان دەکوت وەلی من نەچوومەدی ساحفەی هەڵپەرکێوە هەر لە غەزەلیات و ئەدەبیاتی سعدی و حافظ و مثلەن خەیام و ئەو دۆرانە ئەوانەم زیندوو کردێتەوە بە زمانی کوردیش چەند شێعرێکم زیندوو کردەوە خۆ منی وەکو تۆی باوان دڵ هەبەرێن داوەورم ماوەڵی وێراوەونم ڕێبوار خەڵێکی بۆ کاوەونم خەڵکی بۆکانەیە ئەیڕۆنیە و مەکوور یاوەونم خەڵێکی بۆ کاوەونێ وەڵڵانی مەکوور یانم ئەبەچکۆل کە نەوارفرۆش بوو ئەو نەوارانەی لە خیابان بوون ئەلعان هەن ئەوان زەبتیان کردووە ئەلبەتە بۆ خۆم ئیجازەم پێدان کە زەبت بێنن زەبتیکەن ئیستیفادەی لێ بکەن بەخدا هەمچین ئینسان هایەکم من بۆ پێش نەهات کە ئاوا دووربین و تەشکیلات بێنێ ئەمن نەوار لە من پڕ بکاتەوە متاسفانە هەرچی دەهات دووسێ عەکسی لە من هەڵدەگرتەوە و دەڕۆیشتن تو ئەهلێ سۆحبەتێ دڵ نیستی چەمی داوری کسار بێگەردەن نەهادەن چه ئاسەمی دارەدایە سێ ژنم هێناوە یەکی شیراز و سێوەدینی سنەت سێوەدینی بۆکان یەکیشم لە تەورێز هێنا ئەوەی سێوەدین 5 منداڵم لێ هەیە یەکم هەیە ئوستادی دانشگای مەهاباتە یەکم هەیە لە تارانە یەکم هەیە فەوق لیسانسی وەرگرتووە چاوەڕێی ئیستیخدامی بیمارستانێک مەسەلەن جێگایەکی ئاوایە نۆکەرێکی تۆشم هەیە ئەویش لە تارانە فەوق لیسانسە حیسابداری خوێندووە ئەوە لە تاران حیسابداری دەکرد
أكيد وراو أوي وردي